من ئێستا لە گوندی شیوانم لە سنووری قەزای سیدەکان لێرە لە گوندێکی دوورەدەست لە کۆی حەفدە دەرچووی پۆلی 12 ئەمساڵ لە دوای ڕاگەیاندنی ئەنجامی زانکۆڵین حەوت کەسیان ناویان لە بەشەکانی ئەندازیاری گەڕاوەتەوە و جگە لەوەش یەکێک لە قوتابیەکانی تر ناوی لە قانون گەڕاوەتەوە. قوتابیشیان هەبووە هەر لەم قوتابخانەیە کە نمرەی 95 بەدەستێناوە، بەڵام بەهۆی ئەوەی کە تومحی زیاتری هەبوو و چاوەڕێی دەرەجەی بەرزتری کردووە ئەمساڵ فۆرمی زانکۆلاینی پڕ نەکردوێتەوە. ئەمەی کە هەیە ئەم قوتابیانن کە ئەو حەوت قوتابیان کە ناویان لە کۆلێژەکانی ئەندازیاری گەڕاوەتەوە و لە پێش قوتابخانەکەیانن. من ئەمەوێ قسە لەگەڵ بەڕێوەبەری قوتابخانەکە بکەم. مامۆستا سڵاوت لێ بێگەر پێمان بڵێ ئێوە وەکو قوتابخانەی شیوان چاوەڕێ ئەو نمرە بەرەزەتانە کرد ئەمساڵ؟ سلااوان لێبێ زۆر بەخێر بێن. تەبیعی ئەوە چاوەڕوان کرابوو ئێمە وەکو کارگەری قوتابخانە و دەستەی مامۆستان چاوەڕوانی ئەوەمانە کرد کە قوتابیەکانمان نمرەی بەرز بەدەست بێنن، چونکە هەم ئێمە وەکو کارگەری قوتابخانە و هەمیش دەستەی مامۆستان بەو پەڕی هەوڵ و تێکۆشانیان هەوڵیاندا و ماندوو بوون لەوەی کە بەو پەڕی توانایانەوە وانە بۆ قوتابیەکان بڵێنەوە و شی بکەنەوە و کێشە و مەشاکلەکانیان هەلکەن. و ئەو قوتابخانە کە قوتابخانەی دواناوەندی شیوانی تێکەڵاوە پێشینەی هەیە لە نمرەی بەرز کە یەکێکە لە قوتابخانەکان کە ساڵانە کۆمەڵک قوتابی ئازبەرزی تێدا دەخوێنێ و لە کۆلێژی بەرز وەرەگیرێ. پێشترش قوتابی هەبووە لە بەشە بەرزەکان لە کۆلێژە بەرزەکان وەرگیراون. ئەوەی جێی سەرنجە مامۆستاکانیشمان لە ساڵی ڕابردوو زۆربیان وانە بێژ بوون کە ئەو ساڵ بوون بەگرێ بەست. الحەمدوللا خۆی بڵێم ساڵی ڕابردوو چەند مامۆستاتان هەبوو لە قوتابخانەکە چەندیان وانە بێژ بوون ئەوانەی کە وانیان نەوتەوە بە قوتابیانی پۆلی 12؟ 14 مامۆستامان هەبوو، لە کۆی 14 مامۆستا پارساڵ 13 مامۆستای وانە بێژ بووە. قوتابیەکانیشمان ینی هیچیان مامۆستای تایبەت و ئەوانیان نەبوو، هەر ئەو مامۆستانە بوون کە لە قوتابخانە دەرسیان پێوتون. من خۆم ناوم لە کۆلێژی ئەندازیاری ڕووپێوان گەڕاوەتەوە. الحەمدوللا سوپاسی خۆی گەورەکەین و خۆشمان مادی کردێت. تەبعاً بەبێ مادی بوون هیچ کارێک ناکرێت، دەبێت ئیلا کەسەکان ئەو ئامانجەی کە هەیەە دەبێت هەوڵی لۆ بدەن و ماندوو بن لەگەڵی بۆ ئەوەی ئەنجامی باش بەدەستبێن. تەبعاً ئەوەش مادیبوون ئەوێت و خوێندنێکی باش ئەوێت بە هەموو قوتابیانیش ئاگدار بن و بەردەوام بن لەگەڵ خوێندنەکەیان و درێژە پێ بدەن و لێدا نەبڕێن بۆ ئەوەی ئەنجامی باشیان هەبێت. بەڕاستی وڵاهی ئەوەی ڕاستی بێ نزیکەی 7 قوتابی هەر لە یەک پۆل کۆلێژی ئەندازیاریان بەدەستێنە. سوپاس بۆ خوددا. ئەوەی پێمان بکرێ ئیشاڵڵا لە خزمەت منتیقەی خۆمان و گوندەکەمان دەکەین ئیشاڵڵا.